سڵاتان لێبێت بۆ پرۆگرامی ئەمڕۆی ئێواری سلێمانی تەندروست باز لە نەخۆشی بوو کوژە بێدەنگەکە دەکەم. بەرزبوونەوەی پەستانی خوێن. ئایا ئەو کەسانەکەن کە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبن؟ نیشانەکانی ئەم جۆرە نەخۆشیە چییە؟ ڕێنماییەکانی پزیشکان بۆ ئەو کەسانەی کە تووشی ئەم جۆرە نەخۆشیە دەبن. دەمەوێت باسی ئەم بابەتە تەندروستی بکەم بە میوانداری دکتۆر کاردۆ محەممەد فەرەج، پزیشکی پسپۆڕی هەناوی. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. بەڕێزی زۆر سپاس. دکتۆر سەرەتا باسی بەرزبوونەوەی پەستانی خوێن بکەین. نیشانەکانی ئەم جۆرە نەخۆشیە چییە؟ چۆن کەسێک بزانێت کە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن بووە؟ پێشکی سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە. تەبەی بەرزبوونەوەی پەستانی خوێن یەکێکە لە نەخۆشی باوەکان لە جیهانە و هەروکو ئاماژەشت پێدا پێڵێن بکوژە بێدەنگەکە. بۆچی وای پێڵێن؟ چکە زۆربەی کات نەخۆشەکە پەستانی بەرزە بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکی هەبێ. یعنی هەندێک جار نەخۆش هاتۆتە بەشی فریاکەوتنەکان، پەستانی خوێنی 20-24 بووە و توێتی دکتۆر من هیچ نیشانەیەکم نەبووە. بۆیە ئەوەیە کێشەکە زۆربەی کات نەخۆشەکان لە کاتێکی درەنگە هەز بەم نەخۆشیەکەن دەبەر نەبوونی نیشانەکانی. بە ڕێژەیەک زۆر کەم لەوانەیە لە 5 بۆ لە 10 بەرزبوونەوەی پەستانی خوێن نیشانەی هەبێ، وەکو سەر ئێشە و سەرگێش خواردن و هەناسەتۆمی و سنگتنگ بوون. بەڵام ئەمە وەکوتم ڕێژەیەکی زۆر کەمە. بۆیە باشترە ناوبەناو نەخۆش بە تایبەتی ئەوانی کە تەمەنیان نەچێتە سەر و سیەوە، هەڵبەت جاران سەر و 40 ئەوانە بوو، بەڵام ئێستا بەداخەوە بێ زووتر یعنی چێکی خۆت بکەیت، ناوبەناو پەستانی خۆت بگری بە تایبەتی ئەوانی کە لە خێزانەکەیانە ئەم جۆرە نەخۆشی هەیە. بەو شێوێ بەتەوان بەرزبوونەوەی پەستانی خوێن واتە کە تۆ کاتێک بە ئێمە پەستانی خوێنەگرین بە ئامێرێکی تایبەت، جاران ڕێژەکە تۆزێ بەرزتر بوو، ینی لەسەر و بڵێن 4 بە 9 ئەوانەوە بە پەستانی خوێن ئەژمارەکرا. بەڵام ئێستا لە بابەتە تازەکانە هێناوێنەتە خواردتر، ینی لەسەر و 13 بێ خوار 13 بێ، خوار 13 و لە 8 تێپەڕ نەکا ئێستا لە تازەکانە، ینی کە لە 13 بە 8 تێپەڕەکە زۆر جار پێڵێن قۆناغی یەکەمی پەستانی خوێن، ینی ڕێژەکان زۆر هێناوەتە خوارەوە. ینی لەبەرەوە ئێمە ئەتوانین بڵێن لە سەر و 13 بە 8ەوە ئێستا بە بەرزبوونەوەی پەستانی خوێن ئەژمارەکرێ. تەبەن بە زۆری ینی زۆربەی ئەگەر بڵێن هۆکارێکی دیاریکراوی نییە تا ئێستا، خۆی زیاتر لەوە بینێتەوە کە تۆ بۆری خوێنەکان ڕقە بێ تەسکە بێتەوە کە ئەمە بەو شێوەیە شتێکی فیزیاییە، چۆچ کاتێک تەسک بۆوە فشار و پەستانەکەی ناوی زیاترە بێت. بەڵێ دکتۆر، کاتێک کەسێکە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبێت، پزیشکەکە ماوەی چەندی پێویستەکە ئەو نەخۆشە بخاتە ژێر چاودێری خۆیەوە کە بۆی دڵنیا بێتەوە کە نەخۆشەکە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن بووە، یاخود چەند نیشانەیەکی وازەحی هەیە کە بزانرێت ئەو کەسە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن بووە؟ وەکوتم زۆر پشت نابەستی تەنها بە نیشانەکان، پشت دەبەستی بەگرتنی پەستانەکە، و ئەگەر تۆ لە دوو کاتی جیاوازە پەستانی خوێنی نەخۆشەکە بەرز بوو، ئەو کاتە بە بەرزی پەستان ئەژمارەکرێ. تەبانە بێ ئێمە ئەو کاتە ئەوە لێک بینەوە هەندێک کەسێ لە کاتی هەندێک جار کێتە لای پزیشک ترسی هەیە، سترێسی هەیە، ئەترسێ لەو کاتەیە سێرەکی یەکەم جار کە پەستانی خوێنی یەگری لەوانێ بگاتە 8 دوای چارەکێ 10 دقە بۆ یەگریتەوە سێرەکی نۆرمەڵە بێتەوە، ئاساییە بێتەوە. بەڵام ئەگەر لە دوو کاتی جیاوازە تۆ پەستانی خوێنی ئەو نەخۆشە بەرز بوو، لە کاتێکا لە کاتی سراحەتا گرت بووی، هیچ فشارێکی لەسەر نەبوو، هیچ لە حاڵەتی سترێس و ئەوانیان نەبوو، ئەوە بە بەرزبوونەوەی پەستانی خوێن ئەژمارەکرێت. بەڵێ دکتۆر، کەواتە ئەو کەسێک کە یەتە سەیدەلیەکان ئەچێتە نۆرینگەکان بۆ ئەوەی پەستانی خوێنی بپێورێت، ڕێنماییت بۆ ئەو کەسانە چیە؟ ئەبێ پێشتر چی بکەن، چۆن ئیسراحەت بکەن بۆ ئەوەی کە ئەو دەرەجەی پێوانەی پەستانەکەیان بەڕاستی بێت؟ وەکوتم باشترە و کات ئەو مرۆڤە لە بارێکی پشوا بێت، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە، هیلاک نەبێت لە کاتێکا نەبێت تۆ لەو دەقەیە بۆ نمونە حاڵەتێکی هەڵچوونی هەبووە، تۆڕەبوونی هەبووە، لە ئیشێکەوە ڕۆیشت و یەکسەر پەستانەکە ئەگرێ، ئەوە باش نییە. بۆیە باشترە لە کاتێکی پشوا بێ، خواردنێکی زۆر قورسی نەخواردبێت، لەو ساتەیە جگەری نەکێشا بێ، لەو کاتانەیە ئەوە بە پەستانێکی تەواوەتی، و ئەگەر بەرز بوو دوای چەند دقەیەکی کە دقەیەکی کە جارێککە دووبارە بکرێتەوە. ئەگەر بەرز بوو لە لای نۆڕینگەکان، ئەمە باشتر وایە یەکسەر ڕەوانەی لای پزیشک بکرێ و بۆ بەدواداچوونی زیاتر.
بەڵێ دکتۆر لەنا هاوڵاتیانە باوە کە دەڵێن سوکە جەڵدەیەکی بۆ هاتووە نوکەیەکی بۆ کردو ئەمە ئەبێت دەرەجەی بەرزبوونەوەی پەستانی خوێنەکەی چەندێک بێت کەوا ئەکات کە گومان لەو کەسە بکرێت تووشی بەرزبوونەوەی زەختێکی وا بووە کە نزیک بۆ لە توش بوون بە جەڵدا. هەموو جارێ بەند نییە بە ڕێژەی بەرزی پەستانەکەیەوە. هەندێک جار لەوانەیە پەستانەکەشی نۆرمەڵ بێ بە هۆکاری تر ئەم نوکەی جەڵدەیە ڕووبا بەڵام خۆی ئەتوانین بە شێوەیەکی کە وەڵامی پرسیارەکەت بەمەوە پەستانی خوێن بەرزبوونەوەی پەستانی خوێن یەکێکە لە هۆکارەکانی جەڵدەی مێشک و دڵیش یعنی یەکێ بە هۆکارەکان ئەزانرێ هەروەکو ئەگەر باسی نیشانەکانی بۆ نمونە بکەین و بچینەوە سەر نیشانەکان خۆی نیشانی ڕاستەوە خۆی نییە. نیشانەکان کاتێکە دەرەکەوێت کە کاریگەریەکان لەسەر ئۆرگانە سەرەکیەکانی جەستە دەرەکەوێت یەک لەوانە کە تۆ ئۆرگانی مێشک بۆری خوێنەکانە کە بەرەو مێشکە ڕوە بەڵام ئێمە هەندێک جار کە پەستانی خوێن زیاد لە حد بەرز دەبێتەوە جۆرە جەڵدەیەکی کەمانە چکە ئێمە جەڵدە دوو جۆرە هەندێکیان خوێنمەینە هەندێکیان خوێنبەربوونە ئەوە زۆر جار لە فشاری بەرزە ینی لە پەستانی بەرزە کە ئەچێتە سەر و هەژدە بەدە و زیاترەوە ئەگەری ڕوودانی تەقینی بۆرەکانی خوێن هەیە بە تایبەتی لە گەنجانە ئەمە ئەگەرێکی زۆر هەیە کە بێتە هۆی تەقینی بۆرەکانی خوێن لە مێشکا و ئەو کاتە جەڵدەی جۆری مێشکی خەڵک پێڵێ نەزیفی دەماغ یا نەزیفی مێشک. بەڵێ دکتۆر کەسێک کە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبێت ئەبێتە هۆی جەڵدە لەم کاتە هێرش دەکاتە سەر کام بەشەی جەستەی مرۆڤ وەکو دەوت هەنێک کەس دەڵێ زەختی چاوی بەرسەبێتەوە یاخود ئەیدا لە قاچەکانی یاخود ئەیدا لە دڵی زیاتر هێرش دەکاتە سەر کام بەشەی جەستەی مرۆڤ. بەرزبوونەوەی پەستانی خوێن ئەوەی کە ئێمە لە ئینگلیزیە پێڵێن ئێند ئۆرگان دەمج یعنی ئەوەی کە کاریگەری لەسەر ئۆرگانە گرنگەکانی جەستە ئەبێ خۆی لەمانە ئەبینێتەوە ئەگەر لەسەرەوە دەست پێ بکەین چاو یەکێکە لەو ئۆرگانانی کە زۆر کاریگەری بەرزبوونەوەی پەستانی خوێنی لەسەرە تەنانەت ئەگات لەوانەیە ئەگەر زوو چارەسەر نەکرێت بگاتە کوێربوونی نەخۆشەکە تاوان چەند نیشانەیەکی و چەند قۆناغێکی هەیە ئەوە بۆیە ئەوانی کە پەستانی خوێنیانەیە ئێمە ئامۆژگاریەکەی ناوبەناو ئەبێ سەردانی پزیشکی چاو بکەن بۆ سەرکردنی تۆڕەی چاو و ئەو کاریگەریانی کە بەهۆی پەستانەکەەوە لەسەر چاوە بێ ئەمە یەکەمیان دووەمیان بۆریەکانی خوێن بە تایبەتی لە مێشکە کەواتە یەکێکە لە هۆکارەکانی جەڵدەی مێش بەرزبوونەوەی پەستانی خوێن ئەمە ئۆرگانێکی دووەم کە زۆر گرنگە ئۆرگانی سێهەم دڵە کە زۆر زۆر گرنگە طبعاً بەرزبوونەوەی پەستانی خوێن وردە وردەواکە ماسوولەکانی دڵ ئەستور بێ هەروەکو چۆن ئینسانێک کە تۆ یاری لە جوانیەکە شتی قورە ساڵەگرێ وردە وردە سێرەکی ماسوولەکانی گەورە بێ ئەم پەستانش بە هەمان شێوەیە لەسەر ماسوولەکانی دڵ بۆیە کە بەردەوام هیلاکیەکە ماسوولەکانی دڵ گەورە ئەبێ بۆ ئەم گەورە بوونەش بەرەو چی ئەبا وردە وردە بەرەو لاوازی دڵی ئەبا و شکستی دڵی ئەبا و هەروەها بەرەو جەڵدەی دڵی ئەبا کەواتە ئەمە ئۆرگانی سێم دڵە کە زۆر گرنگە لە ئۆرگانەکانی تر کە زۆر زۆر گرنگە گورچیلەیە یەکێک لەوانەیە کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر هەیە ئەگەر بەرزبوونەوەی پەستانەکە چارەسەر نەکرێ ئەبێتە هۆی لە دەستدانی گورچیلە تەبیعی ئەوەش بە قۆناغ دەست پێیەکە. بەڵێ واتە نەخۆشی گورچیلە ئەمە هۆکارێکە بۆ ئەوی کە کەسەکە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن بەڵێ بەڵێ خۆتەبەن ئێمە هەمومان نەزانین شکستی گورچیلەمان هەیە عەزی گورچیلە یەکێ لە هۆکارە باوەکان لە جیهانە کە لە خۆی لە دووەم و سێمە بینێتەوە پەستە بەرزبوونەوەی پەستانی خوێنە شەکرەش تەبان یەکێکە لە هۆکاری یەکەمی تووشی بەڵێ کە تووشی شکستی گورچیلەتەکە پەستانی خوێنیش بە هەمان شێوە یەکێکە لە هۆکارە گرنگەکانە. دکتۆر بەکارهێنانی حەپ و دەرمان بۆ ئەو کەسانی کاتوشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبن بەڕێک خواردنی ئەو بە شێوەیەکی دایم هەمیشە خواردنی حەپ و دەرمانەکان تا چەند گرنگە هەنێک کەس تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێنە بێت دوو دەنێک حەپ ئەخوات وازی لە ئەهێنێت ڕێنمایی بۆ ئەو کەسانە چییە ئەبێت چۆن حەپ و دەرمانەکانیان زۆر سپاس بۆ پرسیارە تەوانەوە یەکێکە لە کێشەکانی کۆمەڵگەی ئێمە بەداخەوە و ئەزانێ ئەبێ بەس ئەو کاتانی کە سری ئێشە چێکی زەختەکەی بکە کە زەختەکەی بەرز بوو بەز و کاتانە حەدی حەبەکە بخوا ئەمە یەکێکە لەو کێشانە کە ڕۆژانە ئێمە لە کلینیکەکان لە بەشی فریاکەوتنەکان کە نەخۆشێک جێت سەی دەکەی تووشی جەڵدەی مێشک بۆ تووشیەوە کە لێ ئەپرسیتەوە سەی دەکەی ئەڵێ وەڵا زەختم هەبووە جارجار زەختی جارجار ئەمە کەلیوشەیەکی هەڵەیە وەکوتەمەوە لەوانەیە ئەگەر کاتی سترێسەکە وە هەبێ بەڵام خۆی نەخۆشەکە زەختیە بۆ نیشانەی نەبووە
پەستانی خوێنی خۆی نەگرتووە بۆی بەزە و کاتانە پەستانی خوێنی خۆی گردووە کە سەری ئێشاوە و کاتە حەپەکەی خواردو کەمە زۆر هەڵەیە ئەبێ ڕۆژانە حەپی بەرزبوونەوەی پەستانی خوێن بخورێ بە ڕێکوپێکی و ناوبەناو چێشی پەستانەکەی بکە کە ئایا بەم حەپە پەستانەکەی لە کۆنتترۆڵایە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ تاوان بەپی نەخۆشەکانی ژەگۆڕێ بەپی تەمەنەکە ئەگۆڕێ ئەمەمانەوە لەم تەمەنەیە و ئەم نەخۆشیانەی هەیە پەستانی خوێنەکەی لە چەناوێ ئەوە ئەگۆڕێ ئەمە ناکەن سێرەکەی بەس ناوبەناوی خۆن کاتێکە زانی بێتە تووشی جڵدی دڵ بووە جڵدی مێشک بووە ئەمانە بەداخەوە هەندێک جار یەک گرفتی کەشمان هەیە ئێمە لەم هینەیە کە زۆر جار ئەوەی کە پێڵێن نۆرینگەکانەوەی پێڵێن ئایادەی لا کۆڵان زۆر جار چۆتە لای ئەوان بە بڕێکوپێک حەپەکەی خواردۆ ڕۆژانە بەهۆی حەپەکە و پەستانەکەی نۆرمەڵ بۆتەوە کەواتە ئەگەر نەیخواتەوە بەرزە بێتەوە سێرەکەی نۆرینگەکە پێی وتووە وەڵا زەختت عیبی نییە تۆ پەستانەکە زۆر باشە بۆچی حەپە خۆی نەخۆشەکە وازی لە حەپەکە هێناوە هەفتەی نەبردووە لە پڕ زۆر شوتینەکە ئێمە پێڵێن شوتین زۆر لە پڕ بەرزە بێتەوە کە ئەو بەرزبوونەوە زۆر هۆکارە زۆر جار بۆ نەزیفی مێشک خوێنبەربوونی مێشک سێرەکەی نەخۆشەکە دوای هەفتەیەک لە بەشی فریاکەوتنەکانی بینیتەوە بەهۆی وەستانی ئەو حەپە بە هۆکارێکی هەڵا ئێمە زۆر جار ڕێنمای نەخۆشەکانەکەین تەنها تۆ کاتێک حەپەکە نەک بیوەستێنی کەمی ئەەکەیتەوە ئەگەر تۆ چێکت کرد هاتە خوار ئەو ڕێژەی کە ئێمەمانێ هاتە خوار نۆرمەڵەوە نزم بۆەوە هەستە بە نیشانی نزمبوونەوەکە کرد ئەو کاتە ئەیکەی بە نیوە ئەگەر هەر نزم بۆ سەردانی دکتۆرەکەی بۆ گۆڕینی حەپەکە یا جارێکی کە چێک کرێتەوە کە ئایا ئەمە پەستانی هەبوو یان نەبووە ئەجینا لە هەموو بارەکان نەخۆش ئەبێ ڕۆژانە بیخوا ئەگەر حەپەکە پێی بکەوێ هیچ کێشەیەکی نەبێ بەردەوام بێ لەسەری و ناوبەناو چێکی پەستانی خوێنەکەی بکە دکتۆر هەر لە بەرێمەیە کە دەوترێت پێویست ئەکا بۆ هەموو نەخۆشیە سەردانی پزیشکی گشتی بکرێت نەوەکو بچێتە سەیدەلەکانی خۆت سەیدەلە لای کۆڵانەکان وەکو خۆتانەڵێن باشترە پزیشک ببینێ فەحسی بۆ بکات پشکنینی تەواوی بۆ بکرێت و دڵنیا بێ لە نەخۆشیەکەی بە دڵنیاییەوە چونکە ئەمە ئیش پزیشکی گشتی ئەتوانێت بڕیار بە دوای پزیشکی گشتی پزیشکی هەناویە و پزیشکی نەخۆشیەکانی دڵ ئەمە کاری ئەو پزیشکانەیە کاری تەنانەت هەموو پزیشکێکیش نییە یعنی تۆ پزیشکی نەشتەرگەری بۆ منە ناتوانێت لەسەر پەستانی خوێن بڕیار بە و قسە بکە بۆیە بەداخەوە جار نۆڕینگەکان بە هیچ شێوە کاری نۆڕینگەکان نییە چارەسەری بەرزبوونەوەی پەستانی خوێن بکەن چونکە ڕاستە ئەوان کارێکی پیرۆزەکەن ئیشیان هەیە بەڵام هەموو زانیاریە گرنگەکان لەلای ئەوان نییە زانیاریەکانیان بۆ نمونە سنووردارە لەبارەی پەستانی خوێنەوە لەبارەی چارەسەرەکانەوە ئەم حەپە چ کاتێکی لە چ کاتێکا تۆ ئەم حەبی پەستانی خوێن زۆرە چەند جۆرمێکمانەیە لەبەرەوە ئەوە کاری پزیشکە بەڕاستی و بە تایبەتی وەکو وتم پزیشکی هەناوی و پزیشکی نەخۆشیەکانی دڵ و توانین بڵێن پزیشکی هەناوی گورچی لەش بەڵێ دکتۆر بەشێکی زۆری ئەو کەسانەی کە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبن یاخود بەهۆی بەرزبوونەوەکە تووشی جەڵدەیانەکات لەلایەن پزیشکەکانیانەوە دەفتەرێکیان بۆ ئەنووسرێت ماگانە بەم دەفتەرە کۆمەڵە ئیلاج وەرەگرن لە نەخۆشخانە حکومیەکان ئەمە ڕێگەیەکی باشە یاخود هەر لەلایەن دکتۆرەکەی خۆیانەوە عیلاجیان بۆ بنووسرێت چونکە هەنێک کات ئەو عیلاجانە ئەو مەفهومێ نییە ینی کوالیتییان نزمە کە زەختی ئەو نەخۆشەدا نابەزێنێت بەداخەوەیەکە لە گرفتەکانی ئێمە خۆی ئەوە کارێکی باشە ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک بڕوا بەڕێوە بوونی دەفتەر تۆ ناوبەناو لای نەخۆشە ماگانە ئەچێت لەو شوێنی کە دەفتەرەکەی لێ پزیشکی گشتی لێ پزیشک گشتێکە چێشێکاتەوە ئەگەر پێویستی پێ بێ جارێکی نێرێتەوە بۆ پزیشکی هەناویەکە باشە بەڵام کێشەکە لە چیە لێرە زۆر جار لە کوالیتی دەرمانەکانە بەداخەوە ئێمە خۆمان نەخۆشێکمان هەیە جۆری حەپەکە ئەگۆڕێت بۆ نمونە دکتۆرەکە جۆرێک حەپی بۆ نووسویە لە نەخۆشخانە حکومیەکە جۆرێکی تری ئاەتەکە ئەمە سەر لێ تێکچوونێکە لە نەخۆش زۆر جار خەتای نەخۆشخانە حکومیەکە نییە خەتای بەڕێوەبرنەکەیەکە ئەوەی لە بەردەستایە نەخۆشخانە حکومیەکە ینی تۆ سێرێکی بە شتێککە کۆنتترۆل بووە ئەو شتێکی لە بەردەستە کوالیتی حەبەکە زۆر جار نزمە بەداخەوە ئەمە یەکێکە لەوانە و هەموو جۆرەکان بەردەست نییە بەو دەفتەرە کێشەکە لەوە شاید نەخۆشیش زۆر جار من ناتوانین نەحەقی نەخۆش ناگرم زۆر جار ئەم دەرمانانە تێچوونێکی زۆری هەیە کوالیتی باش زۆربەی کات چکە ئەمە نەخۆشی مانگانەیە تۆ هەموو مانگی هەموو نەخۆشێک ناتوانێت بۆ منەوانەی نەخۆشی پەستانی خوێنیانێت تەنها یەک حەبی پەستانی خوێنیان نییە لەوانەیە
هەندێک کەس دێت سێ جوار حەبی پەستانی خوێنی هەبێ، حەبی چەوری هەبێ، حەبی شەکرەی هەبێ، ئەمانە هەمووی ناتوانێت نەخۆش لە دەرەوە بکڕێ بەڕاستی. بۆیە ئەبێ حکوومەت هەوڵ بە کوالیتی دەرمانەکانی دەفتەر باشکە ئەوە و کاتە بەڕێچکەیەکی ڕاستە ئەڕوا و ماگانش کە چێت لای پزیشکە گشتێکە ئەگەر شتێکی تازە هەبوو پەستانەکەی کۆنتترۆل نەبوو بم دەرمانانە جارێکیکە ئینێرێتەوە بۆ لای پزیشکی پسپۆر. بەڵێ دکتۆر کەسێکە پەیوانی بەرزبوونەوەی پەستانی دەکات ماوەی دوو جار پەستانگرتن دەبێت چەند بێت؟ ئەو ماوەی کە لە نیانیانە کە لەسەر یەک پەستانی خوێنی ئەگرێت بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئەتوانی لە دوو کاتی جیاوازانی لە هەفتەیەک تێپەڕ نەکە ئەتوانی تۆ بڕیار بی کە ئەم نەخۆشە پەستانی خوێنی هەیە و ئێستا ڕێگەی تازەتر ئەوەیە کە ئەوە زۆر باشە ئێمە پەنای بۆ بین گرتنی زەختی 24 ساعتی پێڵێن ینی پەستانی خوێن ئامێرێکە لە نەخۆشەکە ئەبەسترێ پێڵێن ئەمبولێتری بڵد پرێشەر مۆنیتەرین نەخۆشەکە لێ بەستەوە چێتەوە ماڵەوە حیاتی ئاسایی خۆی ژیانی ئاسایی خۆی بەسەرەوە تا 24 کاتژمێر لە دوای 24 کاتژمێر ئەگەڕێتەوە بۆ شوێنی کە بووی دانراوە میمۆری تایە ئەوە میمۆرێکە بڵێن پرینتەکرێ ئەکرێ بە راپۆرتێک ئەو راپۆرتە ئێمە تێکرایی پەستانی خوێن لە شەو ڕۆژە دەرەکەی تەوان دیاری کراوە لە چەندێکەوە تۆ دەستەکەی بە ئینی چارسەر لە ئێستاە ئەوە باشترین شتە تەنانەت لە گرتنی هەفتەکە و دووجارەکە و لەوانە زۆر باشترە بە تایبەتی ئێمە کە خەڵگەڵێ ئەو زەختەکەم یاریەکە بۆ کەسانی کە پەستانەکەیان زۆر بۆ کێ بەکارێنرێ بۆ کەسانی کە ڕژی زەختەکان زۆر بەرزیان ژیانیان لە مەترسیایە هەر کەسێک کە ئێمە گومانی پەستانی خوێن لێ توانی ئەو بەکاربێنی لە ئێستا ئەو لە هەمووی زۆر باشترە لە هەموو ڕێگەکان باشترە و ئێستا تقریبان زۆریش ئێستا لە ئەو ئامێرە بەردەستە ئاسانە شتێکی قورسیش نییە لێ بەسترێ و نەخۆشەکە ئاسایی ئەڕواتە ماڵەوە و چۆن ڕۆژانە ژیانی بەسەر بردو ئەوە ژیان بەسەرەبات چکە بێ نۆرمال بێ ئەمە ئەو باشە تۆ بەرزبوونەوەی پەستانی خوێن لە خەویشە ئاگرێ چونکە ئێمە ئاسایی هەموو مرۆڤێ بەڕێژەی لە سایە 20 ئەوانە پەستانی خوێنی لە کاتی خەوا داوەزێت ئەبێ پەستانی خەو لەگەڵ ڕۆژە جیاواز بێ نابێ وەکو یەک بن ئەبێ نزمتر بێ لە کاتی خەوا بۆ نمونە هەندێک نەخۆشیە کە بۆ یەکی سێرەی پەستان کاتی خەوی بەرزەکەواتە ئەمە کێشەی هەیە بۆیە زوو بە دوواداچوونی بۆ بکەیت و چارەسەری پێویستی بۆ دانێ. دکتۆر هەبوونی ئامێری پێوانەکردنی زەخت لە ماڵەکان بۆ بەتایبەتی بۆ ئەو کەسانی کە زەختیان بەرز و نزمەکات ئەمە تا چەند گرنگە؟ ئەو زۆر گرنگە وەکو وتم تۆ زۆربەی کات نیشانەت نییە لەبەرەوە تەنها بە چێکردنەوەی بەگرتنی پەستانەکەت و ئەزانی کە پەستانەکەت کۆنتترۆڵ یا کۆنتترۆل نییە لەبەرەوە زۆر شتێکی باشە بەس نەگاتە ئەوەی کە بە تووشی هین کە هەموو دقێ پەستانی خۆت خوێنی خۆت بگری تووشی قەلەقی و نیگەرانی و واسواسیت کات بەڵێ ئەوە لە کاتی پێویستە تۆ بۆ نمونە بە نەخۆشەکاڵی بیدایە داوانێ بڵێ بزانی کە خستومەتە سەر حەپەکە ڕۆژانە زەختی خۆت دوو جارەگری بەیانیان و ئێواران هەتا بزانین هەفتەیە دوو هەفتە چکە کاریگەری حەپەکە لەوانێت تا دوو هەفتەش دەرنەکەوێت باشە ئەگەر کۆنتترۆل نەبوون جا سەردانەکەیتەوە پاشان ئەڵێکە کۆنتترۆلیش بوو لانی کەم هەفتەی دوو جار یا ئەو کاتانەی ناڕەحەتی پەستانی خوێنێ بگرە هیچ کێشەیەکیش نەبوو لانی کەم هەفتەی دووسێ جار پەستانی خۆت بگرە. بەڵێ دکتۆر بەرزبوونەوەی پەستانی خوێن لە خانمانی دووگیانە تا چەند ڕوو دەدات ئەو خانمانەی کە تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێن دەبن لە درێژەی ماوەی حەملەکانە ئەمە تا چەند هۆکارێ بۆی دوای حەملەکەش هەر ئەو زەختیان بمێنێت بەرزبوونەوەی پەستانەکە بمێنێت یاخود لەگەڵ لەدایکبوونی مناڵەکە کۆتایی پێێت. بەرزبوونەوەی پەستانی خوێن لە دووجانە و بابەتێکی تەواو جیاوازە هەندێکیان هەیە هەر خۆیان پەستانی خوێنیان هەیە و سکەکەن و هەوە هەر بە هەمان شێوە ئەڕوا وەکو چۆنەوەی کە پەستانی خوێن دێ هەیە پەستانی خوێنی نەیە بەڵام لە بۆ نمونە لە دوای سێ مانگ یەکەم و لە دوای شەش مانگ یەکەم تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێنە بێ بەهۆی ئەو گۆڕانکاریانی کە لە هۆرمۆنات و وێڵاشی مناڵەکەیان ڕۆیە ئەمانەش کە لە کاتی سکات تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێنە بن تەمە ڕێژێکی زۆرە بە تایبەتی ئەوانی کە لە تەمەنێکی درەنگە سکەکەن یا خۆیان لە ویراستیانە پەستانی خوێنیان بەرز بوو کۆمەڵی هۆکاری تر ئەوانە ینی ڕەنگە دوای لەدایکبوونەکە پەستانەکان نۆرمەڵ ببێتەوە تا 6 هەفتە دوای لەدایکبوونەکە یا یەکسەر نۆرمەڵ بێتەوە یا تا 6 هەفتە دوایەوەی کە زەیستانی کۆتایی پێیە نۆرمەڵ بێتەوە بەڵام ئەمانەش ئەبێ بەردەوام
ئاگاداری خۆیان بن چونکە ئەگەری ئەوە هەیە ببن بە پەستانی خوێنی هەمیشەیی بەڵێ بەڵێ جارە 6 هەفتەی یەکەمە بێ زۆر ئاگادار بن دوای ئەوە هەتا چەند مانگێکی سێ مانگێکیش کاریگەری زۆر لەوانەیە خراپ ڕووبە هەتا 3 ساڵ ئەمانە لەوانەیە کێشەی نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێنیان بۆ دروست بێت لەبەرەوە ناوبەناو پێویستیان بە چێکردنەوەی پەستانی خوێن و سەردانی پزیشکێ و لە کاتی ئەوە شاکە بزانانی هیچ هۆکارێکی کاریگەری نەخستوەتە سەر دڵ و مێشک و جەستیان بەرزبوونەوەی پەستانی خوێنەکەم لەبەرەوە زۆر باشترە ئەوانی کە لە سکا تووشی بەرزبوونی پەستانی خوێنە بن ئەوە نییە کە مناڵەکان لە دایکبوویتە تەواو کۆتایی پێ و ئیهمالیکەن و گوێنێنێ ئەوێ ناوبەناو چێکی خۆیان بکەن. دکتۆر خواردن و خواردنەوەکان بە تایبەتی بۆ کەسانی کە تووشی بەرزە پەستانی خوێن ئەبن بە تایبەتی سوێری لە خواردنەکانە کێشانی جگەرە خواردن و خواردنەوەک و هولیەکان ئەمانە تا چەند گرنگان نۆرمال بکرێت یان نەخورێت. ئێمە زۆر جار لە چارەسەری بەرزبوونی پەستانی خوێنە یەکەم شت پێڵین نەن فارماکۆلۆجیکەڵ ینی ئەوانی کە بەبێ دەرمان بۆ نەگۆڕینی باری شێوازی ژیانی نەخۆشەکە یەک ئەوانش کە خۆی لە خواردن نەبینێتەوە باشە لە وەرزشکردن و لەم جۆرەشتا نابینێتەوە بۆی خواردن یەکێکە لە شتە گرنگەکان بە تایبەتی سوێری بەڵێ لەم جۆرە نەخۆشە بە تایبەتی سوێری ینی ئێمە زۆر جار نەخۆشەکە دڵنیاکەینەوە زۆر ئاگاداری خوێبێ لە چێشتا بەداخەوە گەلی ئێمە خوێ زۆرە خۆین هەر لە مناڵیەوە ینی وا ڕاهاتوین عادەتەن لە ستاندەری خۆی زیاتر کە 6 گرام و ئەوە نەیە زیاتر ئێمە ڕۆژانە خوێ خۆینان لە کەوچکوونی وێک چا زیاتر خەڵک بە شێوەیەکی گشتی خوێ خواکە ئەمە تۆ بێ لە مناڵیەوە ڕابی لە مناڵیەوە ڕابی نەکردتەنە ئەو کاتێک کە تۆ پەستانی خوێنت بەرزە ئەبێ لە مناڵیەوە ڕابین ئەو ڕێژە بەرزەی خوێکەی خۆین نەکەتەنا بۆ بەرزبوونی پەستانی خوێن بۆ زۆر شتی کەش کە کاریگەری هەیە ئەبێ لەسەر ئەوە ڕابین کە ڕێژەی خوێ کەم بکەینەوە بە تایبەتی کە تووژەبی ئەبێ زۆر ئاگاداری ڕێژەی خوێبی ڕێژەی چەوری لە خواردنەکانتە ئەوانە زۆر گرنگە مەسەلەی جگەرە جگەرە لە هەموو جۆرەکانیەوە کە تۆڵی سمۆکین مەسەلەی جگەرە نێرگەلە و هەموو بابەتەکان ئەمانە زۆر کاریگەری هەیە ینی زۆر نەخۆشیە بە کەمکردنەوەی جگەرەکە چەندەرە نمرەیەک لە پەستانەکەی گۆڕانکاری بەسەرایە خواردنەوە کحولیەکان ئەوە زۆر گرنگە ینی ئەوانە هەمووی توێژینەوەی لەسرە ینی سێرکراوە کە تۆ کحولەکە ئەوەستێنێ جاری وایە 4-5 دەرەجە 6 دەرەجە لە پەستانی خوێنەکەی هاتوۆتە خوارەوە نۆرمەڵە بێتەوە دابەزینی کێش ئەمە وەرزشکردن و ینی بەرزبوونەوەی کێشی جەستە زۆر کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی پەستانی خوێن لەبەرەوە زۆر گرنگە کە کێشی خۆیان دابەزێن وەرزشکردن ئەمانە ئەو هۆکارانن کە بێ دەرمان چارەسەرەکەی بەڵام بەداخەوە هەموو جارێ بەمە چارەسەر نابێ زۆربەی کاتەکان بە تایبەتی پەستانەکە گەیشتوتە ئاستێک کە وەکوتم گەیشتوتە کاریگەری لەسەر ئۆرگانەکان کردووە پێویستت بە چارەسەری دەرمان هەیە. دکتۆر باسی بەرزبوونەوەی پەستانی خوێنمان کرد پێم خۆشە کەمێکیش باسی نزمبوونەوەی پەستانی خوێن بکەین بزانین چۆنە و چ کاتێک ڕوو دەدات چ کەسێکن ئەو کەسانی کە تووشی نزمبوونەوەی پەستانی خوێن دەبێت. نزمبوونەوەی پەستانی خوێن تەبەن بابەتێکی بابەتێکی فراوانە هۆکاری زۆرە طبعا ئەوە نا زۆر نەخۆشیستە بیستومانە ئەڵێ گێژ بووم بەخوا زەختم دابەزیەوە بێ ئەوی پەستانی خوێنی ئەمە زۆر هەڵەیە ئەمە زۆر هەڵەیە ینی هەرەگە لە سەبابەتەکەی پێشوگە باسی بەرزبوونەوەمان کرد ئەو نەخۆشانە زۆر جار کەوایان لێ پەستانەکەیان بەرزە نەخۆشەکە لەم پەستانم دابەزیەوە بێ پەستانی خۆی بگرێ ئەچێتە شتێ خوێخوا ماستاوێکی سوێرەخوا ئەوانە سیرەکەی کێت نەخۆشخانەکان پەستانی خوێنەکەی فڕیوە ئەمە زۆر هەڵە ینی مەرج نییە هەموو جارێک کە تۆ گێژ بووی وابزانانی ئەمە پەستانەکەت دابەزیوە بەڵێ بە تایبەتی لە کاتی هەستانە کە پەستان دابەزە کاتێک لە هەڵەسی سەر پێ هەز بە گێژبوونەکەی عارەقەکەیتەوە لەوانەیە ببورێتەوە بەم شێوانە عارەقی سارد بکەیتەوە ئەمانە نیشانەکانی نزمبوونەوەی پەستان بەس هەموو جارێ ڕەنگەوانە بێ بۆیە باشترە پەستانەکە بگیرێ لە کەسێکەوە بۆ کەسێک کاگۆڕێ نزمبوونەوەی پەستانی خوێن خۆی لە چەند هۆکارێکە بینێتیکی لە هۆکارەکان بۆ نمونە کەمبوونەوەی شلەمەنی ناو خوێن ئەمیش لە ڕێی چیەوە بێ بۆ نمونە یەکێک لە هۆکارەکان کە زۆر باو لە هاوی نابەتایبەتی سکشون ڕشانەوە
سکشن ڕوشانەوەی چێکە لە هۆکارە زۆرەکان کە تۆ ئەو ڤۆلیۆمی کە بەهۆی شلەمەنێکەوە لە ناو بۆرەکانی خوێنە دروست بووە کەمە بێتەوە کەمە بێتەوەی لە دەستی ئەید لە ڕێی سکشن ڕوشانەوەکە پەستانی خوێندا ئەوەزێ هەندێک جارە نەخۆشی هۆرمۆنەکان هەندێک هۆرمۆنمان هەیە وەکو هۆرمۆنی کۆرتیزۆڵ نەخۆشەکە ئەم هۆرمۆنە بە هەچ هۆکارێک بێ کەمە بێتەوە لە جستەیە کەم هۆرمۆنە کاری ئەوەیە کاری زۆرێکە لە کارەکانی ڕاگررتنی پەستانی خوێنە لە لەشە کۆرتیزۆڵ لەگەڵ هۆرمۆنی کە لە ئەدرینالین و ئەم هۆرمۆنانە کاریان ڕاگررتنی پەستانی خوێنە لە لەشە کە ئەم هۆرمۆنە تۆ لە دەستەی تووشی نزمورەی پەستانی خوێنە بە تایبەتی کێسەکە وردە دەم و ئێواران هیلاکەوێ و پەستانی خوێنی دائەبەزێ ئەوەژی چێکە لە هۆکارەکانی هەندێک جاریش هەیە لەوانەیە هۆکارەکەی هەر نەزانرێ یعنی تۆ هەموو شتەکانی بۆکەی نەخۆشەکە زۆربی کات هەر خۆی پەستانی وای نیشانەشی نییە پەستانی لە ئاستێکی نزمایە نیشانەیەکیشی نییە ئەوەشیان هەیە هەندێک جار لەوانەیە بۆ نمونە هەندێک جۆری ئەوە حاڵەتی فریاگوزارەکانە کە نەخۆشەکە بەرەو ئێمە پێڵێن شۆک پەستانی خوێنی زیاد لە حد نزمە نەخۆشەکە بوراوەتەوە لەوانەیە بۆ نمونە جەڵدەیەکی زۆر گەورەی دڵ بوو بێ بە تەواوەتی کاری لە ماسوولکەکانی دڵ کردبێ خۆتی ماسوولکەکانی دڵی کەم کردبێتەوە کە ئەمە یەکێکش لە قۆناغەکانی کۆتایی شکستی دڵ کە نەخۆشەکان عەزی دڵیان هەیە وردە بەرە و دابەزینی پەستانی خوێن ڕۆن هەندێک جار کارەبای دڵ کە تێگەچێ چون کارەبای کە دڵ تێکچوو کەواتە ماسوولکەکان وەکو پێویست خوێنەکە نانێرێ بۆ لەش ئەمەش پەستان دائەبەزێ بەرەو بابەتێکی زۆر فراوانە و نیشانەکانیشی فراوانن لەبەرەوە بە پێیرەکە بەڵێ بە دوواداچوونی زۆرێ زۆر باش باسی بەزمنەوەی پەستانی خێمکەن ئینشاڵڵا بۆ پرۆگرامێکی تر باسی نزم بوونەوە کەژەکەی زۆر سپاس سەرچاو بەڕێزن زۆر سپاس دکتۆر کاردۆ سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس ئەمڕۆ بە زانیاریەکانت پرۆگرامەکەی ئەمە دۆڵەمە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم زەرفەتە و هیوادارم هاوڵاتیان سوودیان لە ڕێنمایەکان بینوی پێ زۆر سپاس ئەزیزان بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوا ئەخوازم پرۆگرامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز بێت خواتان لەگەڵ